ساڵێکی دیکەش تێپەر دەبێت. هێشتا کێشەکەڵەکە بۆکانی ناوچە جێنا کۆکان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. کەرکووک وەک سەنتەری ناوچە کێشە لەسەرەکان جگەلەوەی لەو ماوەیەدا کێشەکانی بەپێی دەستور چارەسەر نەکراون. کێشەکەڵەکە بۆکانی پارێزگاکە لە ڕووی سیاسی و ئەمنی داریشەوە قوڵتر بوونەتەوە. بەداخەوە ئەوەی بینیمان وا ساڵی 2020 کۆتایی دێ لە درێژایی ئەم ساڵە نەک کێشەکان چارەسەر نەکراوە، بەڵکو کێشەکان ئەتوانم بڵێن بەشێکی زۆریان قوڵتر کراوەتەوە و کێشەکان گەورەتر بوونە. دیارە ئەم بەرپرسیارەتیە یاخود ئەم کەم تەرخەمیە ئەگەڕێتەوە بۆ هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ کە نەیانتوانیوە بە پێی دەستور مامەڵە لەگەڵ ئەم دۆزە گرنگە بکەن کە دۆزی کەرکووکە کە دۆزی ناوچە جێناکۆکانە. زەوزارێکێک لە کێشە سەرەکیەکانە لە ناوچە جێناکۆکان کە کاریگەری لەسەر بەشێکی تریش لە کێشەکان داناوە. لە ساڵی 2020 حکوومەتی عێراق دوو لیژنەی بۆ سارەسەریە و کێشێ داناوە، بەڵام هیچ کام لە کارێ و لیژنانە نەیانتوانیوە پێشبە لێکەوتەکانی ئەو کێشەیە بگرن. حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لیژنەیەک دامەزرا هەر لەسەر داواکاری ئێمە و هەروەها لە یوئێنیش لیژنەیەک هەبووە و ئێستاش ئێمە دیارە داوامان کردو لیژنەیە کە دروست بووە. ئەوەی ئەیبینین حکوومەتی عێراقی کەمتر خەمە لە جێبەجێکردنی بڕیارەکانە. بڕیارەکان هەیە و بڕیاری لەسەر دراوە و کێشەکان چارەسەر کراوە بە پێی یاسا و دەستور، بەڵام ئەوەی ئەیبینین بەداخەوە کەمتر خەمە تا ئێستا حکوومەتی عێراقی لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەیە. چاودێرانیشمانەوەی دۆخی کەرکووک بە ناجێژیری بۆ بێ پلانی هەرێم بەغدا دەژێڕنەوە. گلەی چاودێران لەوە سەرچاوی گرتووە. بەغدا لە ماوەی ساڵی 2020 هەوڵی سەپانی زیاتری دەسەڵاتی خۆی لە کەرکووک داوە. هەرێمی کوردستانیش یەکشاندیشی بۆ دانوستان لەسەر کێشەی ناوچە جێناکۆکان ڕەوانەی بەغدا نەکردووە. لە ساڵی ڕابردووە هیوای ئەومانە خواست کە یەکێ لە مەلەفە هەرە گرنگەکان و کە بچێتە پێشەوە مەلەفی کەرکووک و ئەو ناوچانە بوو. بەداخەوە وەکو پێویست ئەو وەفدانێ حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی نەنابۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە هەیە لە کەرکووک چارەسەر بکرێت. سەرڕای بوونی پرۆسی تعریب، سەرڕای بوونی تەهمیشی کورد لەم شارە لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕۆکانەوە توانین بڵین کەم و کورتەیەکی زۆرتیایە و ڕۆژ بە ڕۆژ کورد پاشەکشێکە. من پێم وایە ئەم ئێهمالیە یان ئەم کەم تەرخەمی حکوومەتی هەرێم ینی زیان بە پێگەی کوردەگەێنێ لە کەرکووک و سەرڕاوەی کە هەڵبژاردمانە پێشە، ئاماری گشتی لە پێشە. لە کاتێکدا خەڵکی کەرکووک دوا ڕۆژگارەکانی ساڵی 2020 دەپەڕێنن، هاوسەنگی پێکاتەکان لە ناوی داری کەرکووکدا نەماوە. دۆستی ئەمنی پارێزگاکە تەنها لایەن هێزانیەکانی عێراقەوە بەڕێوە دەبرێت و ژووری هەمانگیە و بەش لە کەرکووک دروست نەکراوە. کێشە کشتتوکاڵەکانی کەرکووکیش بە هیچ شێوەیە چارەسەر نەکراون و سەدان دوانم زەوزاری جووتێرانی کورد و تورکمان بەدەستی عەرەبە هاوردەکانەوە ماوە. گەڕەکانی یاوەرەکانیش لە کەرکووک بەدەستی کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێن و ئیداری کەرکووک گاوەڕیان لێ ناداتەوە. بەوەی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانیش غیابی دەسەڵاتی چاودێری هەیە لەسەر کارەکانی ئیداری کەرکووک و ئەوەش دەرگای بۆ گەندەڵی واڵا کردووە و دەستگای قەزایش لە پارێزگاکە لێپێچینەوە لە گەندەڵەکانی ئیداری کەرکووک ناکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.